سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە خەونی گەنجان دەکەین بابزانین گەنجان چەند هەوڵیان داوە خەونەکانی خۆیان بێنەدی و ئایا خەونی گەنجان لە هەرێمی کوردستان دەبتە واقع لەگەڵ هاوڵاتیان دەگفتوگۆ دەکەین و ڕابوچوونی هاوڵاتیان لەسەر ئەم تەوەرەیە وەڵدەگرین بابزانی گەنجانی قەزای بەردەڕەش چیمان پێ دەڵێن بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاوتانی بێت. سڵاو لە تۆش بێت. خەونی گەنجان لە هەرێمی کوردستان دێتە دی. بەڕاستی گەنجان لە کوردستان خەونیان زۆرە بەڵام بەداخەوە لە دەست لە سای ئەم دەسەڵاتەوە لە سای ئەم حکومڕانی کوردستانە گەنجان بەتەمە هیچ ئەوەیەک نینە کە خەونیان بێتە دی چونکە هەر شتێک ڕووی لێ دەکەن دەرکە لێیاندا دەخرێت. باشە وەکو خۆت خەونت هەبووە هەوڵت داوە زۆر خۆت بینەتی زۆر خەونم هەبووە زۆر ئاواتم بوو بەڵام بەداخەوە ئاواتەکان هەمووی لە گۆڕ نێرا و ناتوانم لەم وڵاتە هیچ خەونێکم بەدی بێت چونکە سیر دەکەی قەیران لە دوو قەیران سەر هەڵدەدا نانی خەون و نەتیجە بۆ تەنیا بۆ کوڕە مەسوولەکانە و کوڕە دەوڵەمەندەکانە و خەون هەوڵدانی ناوێ بڕوا بکە قسەکە زۆر ڕاستە دەبێت هەوڵی بدە هەوڵێکی بێ کوچانیش نابێت بێ ئەمەڵ بێ بەڵام لە کوردستان نازانم سەر لە کوێ دەکەی هەر خەمە سەر لە کوێ دەکەی هەر قەیرانە یعنی ناتوانین لە کوردستان خەونی خۆت بەدیبینی زۆر هەوڵماندا و بەڵام هەوڵمان بێسوود بووە لەو خەونانە چ بووە زۆرت هەوڵ داوە ویستە خەونەکەت بێتە دی بەڵام تا پێستە خەونەکەت نابێت چ خەونەک بووە بەڵێ من یەک لەوانە هەوڵم داوە کە بمە خاوەنی خانووی خۆم بمە خاوەنی پیشەی خۆم بمە خاوەنی سیارەی خۆم بەڵام بمە خاوەنی زۆر شتی تر بەڵام بەداخەوە هیچی بەدی نەگەیشتووە و پێچەوانەوە بە خەمێکی گەورەوە بە دلشکاوێکی زۆر گەورەوە تێدا دەرچوومە بێ ئومێد بوویتی زۆر بێ ئەمۆد بێمە بڕواش ناکەم بەڕاستی بێ ئومیدی شتێکی خراپە بەڵام بڕوا ناکەم لەم کوردستانە کەسێک کە بێت ئومێدی هەبێت کە لە داهاتووی گەشتی دەبێت پێت وایە ژیان ئەوەندە زەحمەتە لێسەتە بە دوای خەونی خۆت بۆ یاخۆت بەس ئەوەندە ئەوی شەوکارانەکەی دەکەیت تەنها بۆ بژێوی ژیان یعنی ژیانی خۆت دابین دەکرێت و ناتوانانی بە دوای خەونەکانی خۆت بکەویت بڕوا بکە هەمووان پێتم وت ئەو قسەی دووبارەشەکەمەوە خەونی گەورەمانەیە بەڵام وای لاتوە لە کوردستان تەنیا بە دوای بژێوی ژیان بگەڕی بژێوی ژیانەوەندە زەحمەت بوو زیاد لە حەد ناتوانین سەر لە هەر شوێنێک دەکەی نەکارێک هەیە نە ئیشێک هەیە نا هیوایەک هەیە هەموو شتێک لە گۆڕنراوە لە کوردستان ئەگە بێت و واش بێت گەنجانمان کەس لە کوردستان نامێن و هەموو دەڕوانە دەرەوە والله چه بێژم بۆ گەنجی بێ زمانەی گەنجی ئەو زمانەوەک بێژن کا خەونەکێ تێدا دی یعنی سەدان و تۆیەکێ گەنجێک نەبیت ئەو یەک نەبی نەخو گەنجە خەونەوە کا یۆ بزەحمەتە گەلێک بزەحمەتە تا خەونەوە تێدا دی و چونکی گەنجە بێ وەختەی ئاغلبێ بێ کارە و بێ ئیشە و یعنی هەست ناکەت کوێ ژیانەکێ دەکوێت خوشەکێ دەت بورینیت یعنی تو سەحکێ ئەف کوردستانە هۆ بخێر و بێر هۆ باش هۆ ئەو دی یعنی وێ گەنجەی چ مافتێ دانینە چه ماف ژیانێ دنیا یعنی هەست ناکەت کو ئەویش وەکی گەنجێکی کوردستانê گەنجێکی کوردی وەک بێژن یەک ناوێ کوردستانê da nav axavê Kurdistanê da jît hest pê naket. باشە گەنج پێت وایە هەوڵدانی خۆی دەکا هەوڵ دەدات بۆ ئەوەی کە خەونێکی هەبی بۆ ئەوەی کە خوێندنەکەی خۆی تەواکە بۆ ئەوەی ژیانی هاوسەرگیری پێک بینیت هەوڵدانی خۆی دەکا وابزانم هەموو خەونێکیش پێویستی بە هەوڵدانە بە ماندووبوونە ئەوە وەیە یعنی یا گەنجی دەبێ هەوڵ بدەێت بەس گەنج ئاغلبە یعنی ئاغلبە هەموو هەوڵێت خوددات
همه حوالت خود داد کوب شد جانگا خوش برینید کوشید وقت بجن بیت خدان کاسه بیت خدان شوله خدان اودیک نکر بو مثال وقت تگوتی سر طلبه دخینی ده خماندی که چند سال بزحمت و وقت بجن کس کارت وده ماندی بن پیو ده اودی بن پیو اخیرش ده بیت حال کناسک يعني دي ولا هدي بتاع عامله كي بسيط وكارانش بدز ناكي باش شي زور خويا داس ناكيد يعني هناك اوج داس ناكيد يعني هناك المارين اشتنا خاري دكتورنا مهندسنا مامستانا المارين اشتنا خاري يعني تشي اشنينا بكن بكاريا ده هاي المارين اشتيا خاري افش طلبت منا بس جنجد ميد فيدامي نشن وقت بزم بشنا نوفلين وزيرين دا نشن خوشاكي بورينن نشن حست بجانب كان دبي بي امید بنو گنزانا ابد ياخو بيومتنا كان ابد ياخو بيومتنا كان بس كردستان حاليا يا ولا هاتي نب مروفيا مروف همش بي امید بوي نب مروفيا ها كمروف همش كلاوي بي امید بوي يعني چه هي نمانه يعني همو حولت خوي داي همو اوديت خوي داي بس كا يا بزحمته خوني گنز لهرمي كردستان نابت واقع زحمته قالك زحمته يعني الصدائق نبيت أري والله كنت بيجي خونت وبنجيب قالك بزحمته وقت بيجنا مثلا وديرو دريشة قالك بزحمته شنكي كان جي ما في وقت يدا يعني اكل وده خو بيجم أبا الحمد لله شكر بخدا از گنجم أبا چنده مال آخرين اشتينا خاره يعني نشولك نجانك نخوشك نعوديك كا چه بكين گنجنو که دهتا نفسي که يعني چتك بلي که دنیا کو خوشکی بخو پی بورینید گوش جانکی پی بورینید زور اغلبه بو گنجی والله بجم كما لكردستان يعني هر جنجك بيه هر شيء هي متى كتبت يعني زور استمع بجيبه باشا كو استمع حول داني خوينا بخوي ما شو كان كردستان استوى كده هر همو جنجك أنا استرجع أجر رجع أوروبا بويان بقريته ممنون بس بشن يعني فارق تقريبا مثلا لو أنا یک دفتر دلار صرف كاتن بس حتى كو بتشتم بس لكردستان درباز بدم اوانيه لوي بمرن خونه كانيان بخوي بمري لويش لا ايجا بخوي ما مردن ما اول شهر مردن بوي باش جارك بمري نهر جال بمري مثلا جنج ليره بيكار هر روز دمريتم يعني هر روز سنة دروا ريقة صار السرا بخوي ريقة صار ثانية بس با باشترا مثلا ليره جنجك دبيني مثلا 80 6 ساله او مثلا 6 سالي بري كديا دينار قلا برقدان يعني شلون اللي بكردستان خوش بيدن لا بيجي هرچنا بيت هندي شيء مثلا لكردستان داوي بكاتن بالا مثلا شرم دكاتن لاوروبا هر او كاره دكات ولا كردستان دكات بي شرمه بالا لا بيش خلقني لا باسودت دجيت وكو غنزك حول الدعوه بو خونك خود بهني تدي بخوي اما نيوت هبوا خوينك تاوكي جاني هاوسرگي بيبيني خانو خوتبي اوتومبيلي خوتبي يعني هم كوملا جنس كوملا خونو هيوا اواتجي باش هيوا كان تو هاتو تدي تو حول داوا اواني كبد بخوي استلا كردستان هر مثلا كردستان عام هب ايش كردنا او خو گنجاندنا مثلا هما روشقتنا مثلا دساكي من قطابخانه صف 11 بوم پیش 4 سالش ارزو بجمهشت چونكي چپيونايت ما وكي بو چپيونايت من بچم لصافي مثلا 11 بطالم كان بچم 6 سال ديگه بخوينم وبيشتنگي 6 سال ديگه لمال دانشم يعني بوچ بخوينم من بوچ بچم او 6 سال بهدر بدم من او 6 سال لخم اگر اماليك بكم زور باشتر لوي كردستان كبخويني يعني بيدوايا يعني كاركردن باشتر لوي كوتو او برنامج كبدس بيني كدواي دانا مثلا بيدوايا همو بي اميديا بخوي لكردستان يعني زور باشتر كايشك بكاي لوي بخويني لو انا مثلا عندك دقات بنتيجه كي دقات باميده كي لو انا روج بالتعيين بيتن باسبا مواقي من استا تمنا مثلا 20 ساله من بچم حفصه لي ديك بخوينم نا والله اگر او حفصه لي ايش كم لو انا بقدر
ئەو چەند ساڵی مامۆستایەکە ئیشکەم مەسەلا مامۆستای ڕاتبی 500,000 ئەو 7 ساڵە و دەچین بەس دەخوێنیتن من ئەو 7 ساڵی ئیشکەم لەوانەیە بەقەدەر 10 ساڵی ویشکەم مامۆستاش موچەکەی کەم کراوەتەوە موچەکەشی پێ ناکرێت باشە چەند گرنگە وەکو خۆت گەنجان بە دوای خەونەکانی خۆیان بکەون و مادوو نەبن هەوڵدانی خۆیان بکەن بۆ ئەوەی کە خەون و یووە و ئاواتەکەی خۆیان بەدەست بینن والله طبعا ئەو ڕاستە مەسەرەن دەبێت هەموو جحیلەکان هەموو گەنجەکان دەبێت بەدی ئەوەی بگەڕێن کە بگەن بە هەموو ئاماجەکانیان مەسەرەن کۆن نەدەن مەسەرەن ئێستا تۆ دەبێت بزانی کە مەسەرەن دەبێت ژیانێکی باش بۆ خۆی بەرهەم بینیتن دەبێت پاشە ڕۆژی خۆ بینتە بەرچاوی خۆی حسێبی پاشە ڕۆژی بکەن ناک بەس حسێبی ئێستای خۆی ژیان بکەن مەسەرەن ئەوڕۆ هەیە خودی کەریمە بۆ سبەی لەو کوردستانێکە خەون و ئاوات هیچ نایەتە دی لەبەرەوەی بێ موسەیە بێ ڕاتبیە و حکوومەتەیە خەڵکەکەی وا لێ کردووە لەمانە گیری خواردووە باشە وەکو گەنجێک هەوڵت داوە خەونی خۆت بین هەوڵم داوە خەون بدینم و خەونم بێتە دی بەڵام ناتوە دی چیتە بووە خەونی شتی زۆرم مەبووە بەڵام ناتوتە دی باشە کۆمەڵە گەنجەیە خەونی ئەوە هەیە دەیەوێ خوێن نەکەی تەواو بکە دوای خوێنیەکەی تەواو بکە دا بە مەزرێ ژیانی هاوسەرگیری پێک بینێ خانووی خۆی هەبێ ئۆتۆمبیڵی خۆی هەبی کۆمەڵی کاروکی دیکە ینی گەنج چەند گرنگە بە دوای خەون و هیوە و ئاواتەکانی خۆی وڵای بەخۆی گرینگە ئەم گەنجێ بە دوای ئەو ئاواتە دەڕواتن و دەیەوێ بێتە دی تەبعەن بەڕاستی بەرام کووا لێرە نایەتە دی هیچ شتیوان نییە خەونی گەنجانە کوردستان نابتە واقع نابتە واقع طبعا نابتە واقع و نییە لەبەرەوەی هیچ ژیانت نییە لە کوردستانی ژیان زەحمەتە زەحمەت بووە گەنج بە دوای خەون و هیوە ئاواتەکانی خۆی نەکەوێت بە دوا دەکەوێت بەڵام زەحمەتە نایەتە دی هیچ نایەتە دی باشە تۆ بێ ئومێد بوویتی بێئومێدم بەڵێ بێئومێدم زۆریش لەبەر ئەوەی ئەنی ئێستا جرمان خواردە لەو کوردستانی هیچ نایەتە دی ئێستا ئەمە غارە غارمانە نییە هیچ نییە هیچ ناکرێت باشە هەوڵدانی خۆت کردووە کە بۆ ئەو خەونەی کە دەتەوێت ئەو شتێکە لە مێشکتدایە بتێ وەکو گەنجێک لە تەمەنی گەنجاتی دەتەوێت شتێکی بەدەست بێنی دەمەوێت بەدەستی بێنم هەوڵیشم داوە بە دوای شێوەمە بەڵام نایەتە دی بەداخەوە نایەتە دی چارەسەر تەنها ئەگەر حکوومەت بێوێ ئەو کات دێتە دی باش حکوومەت چی بکات حکوومەت چی بکە ئێستا تۆ بازارە ببینە کەس چی لە جیرفاندا نییە پێ دوای گەنج بێکارم بە شەشی زۆری بێکار و بەڵێ بێکارە گەنج بێکارە بێڕاتبە ئێستاوە پێشمەرگین ئێستاوە بۆ دوو مانگ چوو ڕاتمەوە نەگرتووە دینار لە جیرفانمان نیە چ بکەین خەونیش هەموو بە پارەیەوە مە سیارە بە پارە کڕێ خانوو بە سیارە بە پارە کڕێ هیچ شتێ نییە تەنها حکوومەت چارەسەری پێکرێ و دەتوانێت ئەو شتانێک کە گەنجە یەوێت ئەو کات خەونەکانیان بێتە دی خەونی گەنجان چیە خەونی گەنجانەوە حکوومەت بژێوی گەنجی تابین بکاتن لە گەنجە 18 ساڵ دەخینیتن داوای دامەزادن دەکاتن داوا دەکاتن لە شوێنێکی گوۆی بژێوی ماڵمداری خۆی پێدابین بکاتن ئەگەر ئەو گەنجار خوێندی وەری چی دەست نەکەوت یعنی چ گەنجەشی زۆر دەبینێن ئێستا بێکارە لە ناو بازار دەسوڕێتەوە و خوێندنیشی تەواو کردووە و هیچی بۆ نەکراوە لەلایەن حکوومەتەوە تۆ دەڵێت ئەوە پێویستە حکوومەت بژێوی گەنج دابین بکاتن لە بەزە لە بواری کۆمپانیا بیتن لە بواری دامەزران دەمیتن لە هەر بوارەکەی بیتن پێویستە حکوومەت بژێوی گەنجان دابین بکاتن چونکە گەنج
ئەگەر بژێوی دابین بکرێتون و بەرەو هەندرانش ناڕاتن بەرەو ئەوروپا ناڕاتن ڕێگەی هەندەران و ڕێگەی ئەوروپا ڕێگە چارەسەرە بۆ هاتنەدی خەونی گەنجان چارەسەر نییە بەڵام پێویستە حکومەت چاوەڕێک لە گەنجان بداتەوە پێویستە یعنی تو ینی چەند گەنج ئەو هەموو ساڵی دەخێنێتنی کولیای تاوا دەکاتن ینی پێویستە لە شوێنێک دامەزرانی دروکەن هەر شێوەز ینی پێویستە هاوڕێک لە گەنجان بداتەوە ئەگەر گەنجش بژێوی باش بێتن ئەڕوو هیچ کە زەنگی وڵاتی خۆی بەجێ بێلیتن بڕات بەرەو هەندەران هەنی پێویستە لەو ڕێگایەش بەشەشی زۆری گەنجانی خۆمان لەو ڕێگایە مردن و خەونەکانیانیش مرد ئایا چارەسەرە ئەمە چارەسەر نییە ئەمە چارەسەر نییە بەڵام ئەمە لەسەر حکومەتە ئەمە ئەرچی حکومەتە بژێوی گەنجان چارەسەر بکاتن ئەگەر گەنجش بژێوی چارەسەر بکەن و پارەی هەویتن و ناڕوا گەنج بەرەو ئەوروپا ناڕاتن وەکو خۆت هیچ خەونەکەت هەبووە هەوڵدانی خۆت کردووە هەوڵی بۆ بدەیت بۆ ئەوەی خەونەکەی خۆت بینکردی من وەکو خۆم من ئەوە خۆم هەوڵم داوە بەڵام زۆر کەسی تکە هەیە یعنی گەنج هەیە من خۆم نانیم بەڵام گەنج هەیە گەنجی پێویستی بە ژیان هەیە پێویستی بەوەیە کە بژێوی دابین بکرێتن پێویستی بە پارەیە ینی کاتوکەش کولیت تاوا کرد یعنی خوێندن هەموو تاوا کرد یعنی ناکرێت گەنجەکە یعنی شهادەتی دکتۆری هەیە بتیان شادی بستنی عملاتی بکاتن ناکرێەوە پێویستە حکومەت هاوڕێک لە گەنجام بداتەوە هاوڕ لە گەنجام بداتەوە باشە لەسەر ڕای هەموو کێش و گروفتانەی کە بارودۆخی کە ئێستا گەنج پێداتێتە بڕێن پێویستە خۆڕاگیری و لە دوای شکست لە دوای شکست نابی هەڵبستێتەوە و بێ ئومێد نەبی بار پێویستە ئینسان بێ ئومێد نەبیتن پێویستە ئینسان بێ ئومێد نەبیتن بەڵام پێویستە حکومەت هاوڕێک لە گەنجام بداتەوە بەو شێوازە هەوڵدانی خۆی ئەو گرنگێکە بۆ ئەو خەونی کە لە مێشتیدا هەیە هەوڵدا بەدەستی بینی گرنگە گەنج ینی بخۆی هەوڵ بداتن بخۆی هەوڵێک بداتن بەڵام گرنگش ینی حکومەت و گەنج هاوکاری یەکتر بن حکومەتیش هاوکاری گەنج بێتن بەڵام تەنیا بە گەنج چارەسەر ناکرێتن پێویستە حکومەت هاوڕێک لە گەنجام دێتەوە سوکەیان لەبەرەوەی کەسێک لە ماڵی گەورە و برا گەورەیەکی بیت و بۆ ئەوی هەموو کارەکان پێوە بەڕێوە بایانی وەکو کابرایەکی برا گەورەیەکی درسۆز بێ حکومەت ئێستا تو بڵێن حکومەت برا گەورەیە هەنێ تو لە حکومەت زیاتر کەسکردی نییە ئەمە بە حیزب و بەلایەنەکان چارەسەر ناکرێت ئەمە چارەسەر لای حکومەتە پێویستە حکومەت بە هەر شێوازەکەی بیتن ئاوڕ لە گەنجام بداتەوە لە هەر بوارەکەی بیتن لە هەر کارتەکەی بیتن پێویست ئاوڕ لە گەنجام بداتەوە بەتەنها بەگەنج چارەسەر ناکرێت ڕاستە دەبی گەنج چاوی خۆی بداتن بەڵام پێویست حکومەت ئاوڕ لە گەنجام بداتەوە سلااو لە تۆش وەکو گەنجێک خەون و هیوا و ئاوەتەک تێ بەڵێ داوە خەونی خۆت بینتەدی هەولم داوە بەس بەچی بێنمەدی باشە بۆ تو وەکو گەنجێک کۆمەڵێک هیوا و ئاواتێکی تێ بۆ ئەوەی کە هەندێک گەنجەیە دەیانەوێ زانکۆیەکەی خۆیان تاوکەن دامەزرێن هەندێک دەیانەوێ ژیانی هاوسەرگیری پێبینی هەندێک دەیانەوێ خانی خۆیان هەبێ ئۆتۆمبیلی خۆیان هەبێ تۆ چی هیوا و ئاواتەکەت هەیە خەونەکەت هەیە لەو تەمەنی گەنجاتی بەدەستی بی وڵی لەو کاتەدا چ بەدەست دێنی دەبی حکومەت هاوڕێکمان لێداتەوە و باشە وەکو چەند گرنگە گەنج خۆی هەوڵدانی خۆی بکات چەند گرنگە گەنج بە خۆی بە دوای خەونی خۆیدا بکات زۆر گرنگکە بەس دەبی حکومەتیش هاوکارت بی و لەو بێ مەعاشیەی لەو بێ بارەی بەچی وە دەبی والله خۆم خەونم زۆرە بەڵام ئەلحەمدولیلا ژیانەکە دەڕوا بەڵام کلوگازدە خلاص نابێت وەکو ئێستا گەنجمان زۆرە
هەمووی خودانی شەهادە و دەوامن و ئەویدی دەوامیان ناکرێتن حکوومەتەکە پاڵپشتیان ناکات دەوامیان بکرێتن ئێستا ئەوە هەموو 6 برازامەیە دوو برایەکمێ هەمووی خوددان شەهادەنا کەس نالێ ماد لە شەیە ئێستا بە هەزاران گەنجمانەیە لە کافتەیە دانیشێت دنیای لە بەرخیدانیە هەمووش خوددان شەهادە و خوددان ئەویدی خۆیانن و دەی هەمووی لە مالێکەتینە کەسێ ئەوڕێکیان لێ بەداتەوە بڵێ وەرن تەعینتان بکەم یان شوێنێکتان بۆ دامەزران بکەم یان شەریکەکە یان شتەکە هەمووی بۆ خۆیانە کەس هەوری ئەوەی ناداتەوە خوان شەهادەکان و ئەویدی بە هەزاران گەنجمانەیە ئێستا شەهادەیە ئیشی کار نییە لە ماڵی کەتیە ئیش تانیش بکاتن ئیشک نییە ئەو گەنجانە ناتوانن خەونی خۆیان بینێتی ئەبد مادیان نییە لە خۆیان دوکانێکی داینەوە مادیان نییە ئیشێکی بکەن حکوومەتیش هاوڕێ لێیان ناداتەوە هەمووی لە مالێکەتینە ئەو بە هەزاران کەس وا لەبەر چای خۆمادنی چەند خۆیان دەکوژن خۆیان عدام دەکەن هەمووی لە بێکاریە زانموک و گەنجان دەڵێن دەستنا ڕێگەی ئەوروپا دەگرنە ئەکیدە دەریای بە شەشی زۆریش ئەو خەونێکە لە مێشیاندا هەیە خەونەکەش لە ناو دەریایە ئەوە چەند بە خۆماوا دەدین چەند ڕۆژنە ئەوروپا و هەمووی مردار دەبن و دەخنکێن و هەموو شێ سەبەبە هەموو ئەو حکوومەتەی سەبەبە ئەگە معاشێکیان بۆ برتەوە ئەگە تاعینێکیان بکە لە جێ بۆ دەڕوا بۆ ئەوروپا بۆ کوردستان چ بەلایتی مانەوەیە هەموو کوردستان ناتانێتن ئەویدێکش تاعین بکاتن خوددان شەهادە خوددان تشتێک هەمووی لە مالێکەتینای دەڕۆنە ئەوروپا لە ڕێ دەخنکێن داک و بابی خۆیان بەجێ دێڵن مەجبورن بڕوان برام هەموو کاریگەری ئەدیکو دروست ناکاتن ئەدیکو دروست ناکە ئەوەلشی تەسیرە داک و بابی خۆی دەکا چەند گرنگە کات و بەدەستت نەهینایە هەوڵدانی خۆ زیاتر و بکەی بۆی ئومێد نەبی ئەم خۆم شەهادەم نییە خۆم شەهادەم نییە ئیشی خۆم هەیە بە حقیقەت پێ دەڵێم بەس کە گەنجەکانمان بە عام ئیشیان نییە هەمووی خوانی خوددانی شەهادەنە و خوددانی ئەویدینە و ئیشیشێکیان بۆ ئەویدی ناکەن تاعیناتەک نییە و وەرە ئێستا بۆ دەژمێرم لە هەر برازایەکانی من 5-6ێکیان هەمووی بێ معاشن و هەموو ئیشکاری خۆیان دەکەن خەونی خۆیان هەیە و هەموو شەهادیانێ و معادیان کامل کردیە و خوێندنی خۆیان کامل کردیە و هیچیان بۆ نەکراوە کۆمەڵی گەنج هەیە باڵێن گەنجەکان بە شێوێکی گشتی ئەوەی کە بە شێوێکی سەرێکی باز لە کاتی زانکۆیان تاوا کرد دەیانەوێ دامەزرێنن یاخۆ ژیانی هاوسەرگیری بەدەست پێک بینیت و یاخۆت دەیانەوێ ئۆتۆمبیلی خۆیان هەبی توخانی و خۆیان هەبی یعنی کۆمەڵێک خەون لە مێشتیاندا هەیە هەوڵدانی خۆیان دەکەن بەڵام بەدەستی ناینێت کو ژنی بێنێت کۆت سارێ بکە ڕێگە پارەی نەبیت ئەگە تاعینێکی نەبیتن خۆی شەرمەزاری مامەداری خۆیکە تاعینات نییە بە چ سارێ بکڕیت نیارێک لە بەرشیدا نییە سارێ بکڕ ژنی بینی خۆی شەرمەزاری ماڵ منداڵ بکە نابانەکە لە خۆی باشترە کەنجی تاعین بوو حکوومەتێک هاوڕێکی لێداوە بە هەنج بۆ خۆی بکاتن ئێستا ناتوانیتن شەرمەزار دوای خەونی خۆی بکەوێت ئەبەد ناتوانیت والله هەموو گەنجێک خەونی خۆی هەیە هەر یەک و بە جۆرێک بەڵام خەونی هەموو گەنجێک ئەوەیە کاتێک گەورە دەبێ ژیانی هاوسەرگیری پێکبینی ئەوە یەک بە ئاسانی ژیانی هاوسەرگیری ناوەڵا ئێستا لەو زمانەی ئاسان نییە کاتێک هەمویان لە مەحەد و کۆلیژ و شتانە تەواو دەکەن هیچ تەعیناتێک نییە کە بژێ و ژیانی خۆیان پێ بەنەسەری هەموو دەستیان کردووە بە ئەمبالی و ئەمالیش نەماوە ئێستا زۆربەی زۆریان هەموو کۆز دەکەن بۆ دەرەوە لە دەرەوەش احتیمالە ڕوبعیشیان ڕێگە چارەسەرێ بۆ خەونی گەنجان کە بستە دەرەوە بەشێکی زۆری ئەو خەونانەی کە هەیە گەنج لەگە خۆی دەیباتە دەرەوە لە دەریای ئێجا خەونەکەشیان دەمبێ والله ئێستا گەنج بە نسبەت بە شتێک بڵیم گەنج یەک خەونی نەماوە ئێستا هیچ خەونێکی نەماوە لە کوردستان یعنی شتێکی وان نیە دلی خۆی پێی خۆشکە گزان کۆتەواو دەکاتە ئیناد نییە دەیەوێت ژیان هاوسەرگیری پێک بینی پارەی نییە یعنی بە ژیانەکە سەخت بووە ڕاستی گەنج هەموو خەونێکی لە دەستداوە باشە چەند گرنگە گەنجان بە دوای خەونی خۆیان بکەون بێ ئومێد وەڵام من داواکارم لە هەموو گەنجێکیە هەر هیوا ئاواتێکیان هەیە لە دلی خۆیان کا دلیان بە چ خۆش دەبێ بە ئاواتەکەی بێنتە دی کۆل نەدا تا ئاواتەکەی دێتە دی کۆل نەدا ئەو جا
شب شادی بەرز بی یان ژیان هاوسەرگیری بی یان هەر کارێک بی یان کارێکی کەرتی تایبەت بی هەر چیەک بی بە ئاواتەکەی بەجێ بگەینی بەڵام داواکارم لە هەموو گەنجێک ڕێگای چوونە دەرەوە نەگرنە بەر چونکی ژیانیان ناخۆشتر دەبێ دەردی غەریبی ناوەڵە هیچ چارەسەرێک نییە بۆ دەرەوە زۆر بە زۆریان ڕەزیل دەبن لە دەرەوەیان لە دەریا ئیجی هەمویان لە ئاو لە قۆم دەبن و دەخنچێن و پێت وایە خەونی گەنجان لە کوردستان نابتە واقع خەونی گەنجان لە کوردستان گەنج هیچ خەونیشی نییە یعنی هیچ شتێک نییە دلی خۆی پێ خۆشکە هیچ خەونێک نییە لە کوردستان نییە نیە گەنجێک بەشە کۆمەڵە گەنجایە دەیانەوێ ژیانی هاوسەرگیری پێبینێن و زانکۆیان تاوا کرد دامەزرێن و دەزانی ئەم گەنجانە کاوان بیانەوێ لە کوردستان ئەو خەونەیە کە لە مێشی خۆیانە بیکەنە واقع لە ئەمری بەخۆی کۆمەلگایەمە سێ تەبەقە هەیە تەبەقەیەکی خواری خوارەوەیە دانێکی ناوەڕاستە دانێکی لە سەرەوەی ئەوەی سەرۆسەرە هەمووی کوڕی مەسوولەکان و کوڕی دەسەڵاتدارەکان ئەوانە هەموو خەونیشیان هاتوو دەدی بەڵام تەبەقەی مام ناوان زۆر بەکەمی ئەوەی خوارەوە ئەوە هیچ ئاواتێکی نماوە لە دڵ بڵێ من ئەم ئاواتە دەینمەدی چینی هەژارەکانە هیچ ئاواتێک هیچ شتێکی نییە لە دنیا بێتە دی هەوڵدانی خۆی هەرچەند هەولیش بدا ئیلا ئەبێ مەسوولێک لە پشتی بی ئەگەنا استیفادەی نییە خەون لە کوردستان نابتە واقع من پێ دەڵێم چینی هەژار خەونی نییە لە کوردستان ینی واقع 100%. کومەڵە خەونەوەمەوە هەی ینی خەونێتمە گەنجار گەنجێکی بینی ئەزبتنێ هەرێکی کومەڵک و هێویە و ئاکیل بێژن مرۆدە و مەقسەدێت هەی جیانێدا وەکو خۆتە هەوڵت داوە ئەو خەونانەی کە لە مێشکتە و ئەو هیوە و ئاواتانەی کە دەتەوێت بەدەستی بینین بەدەست هاتووە ئەکیید من گەلێک هەوڵێت دای بۆ هەمی خەونێت خۆ هەر ئەکیل بێژن کچکۆتی هەڵۆن کە بەردەوام ئەم خۆ مۆندیت کەین بۆ هەندی دەبگەینە هێویێت خۆ بەڵام بڕاستی زۆر ئەستەمە هەتا بشین ئەوان خەونە بینەدی ئەکیید خەون هەرێمە کوردستانی ڕاستی یعنی زەحمەتێک و زێدە پێوێتن هەتا بیتە ڕاستی ئەویش یعنی باوەڕ ناکەم تشتێک هەبیتن بناوێ خەونێک هێویەکە مرۆڤ بجێبێت ئەفریقایەمێت بینین يعني ڕێژێک و زۆرە گەنجا بەرەف یعنی هەرێمە کوردستانی جهتێلن چنە دەروێ وڵاتی چونکی ئەلڤێرەدا چ گرنگی گەنجا ناهێتە دان ئێکش گەنجا دێخوو بێژم ئەوە 6 ساڵە من زانکو تەواو کردی یعنی باوەڕ بکەن نە تەعین بوونێک نە کارێک دەستمە نەکەوتە چەند جوها ئازیگەریۆی مەقسەد ئەلڤێرەوە بۆ هەندێک تێتەوە یعنی خەونێتمە بجهنۆین ئەلڤێرە مەگەڵک هەوڵدان کردن بۆ بدەست بە ئینا ناخەونێت خۆ یا ئیکی مەسەلەن مەدڤیە خواندنە خۆ تەمام بکەین خواندن مە دوماییک ئینا بە 6 ساڵە نەهاتینە دامەزراندن بۆ مەسەلا پرۆسسا هەڤژینیە ئەگەر مرۆڤی مەسەلەن کارێک نەبیتن ئەگەر مرۆڤی داهاتێک نەبیتن ئەف خەونەژی نایەتە بجێ ئینان لاما ڕێژەیەک و زۆرە گەنجا ئەڤریکا نەشین پرۆسسا هەڤژینیە پێک بینن البەرهەندێ خەونێتوان زەحمەتە ئەستەم ناهێنە جی پێت وایە خەونی گەنجان لە هەرێمی کوردستان نابتە واقع یعنی ئەو خەونەی کە لە مێشتیاندا هەیە ناتوانن بینەدی گەلێک زەحمەتە ناهێتە جی گەلێک زەحمەتە
بەڵێ بیلێرانی خۆشەویست بەم زۆرایەتنی کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوی گوێبیست بوون ئەمە ڕابووچنی گەنجانی قەزای بەردەڕەش بوو لە سەتەوەرەکەی ئەمڕۆکەمان سپاس ئێوە دەکەین کە بینێرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران تا بەرنمەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ